هاوپەیمانی دیموکراسی و دادپەروەری لە پرۆگرامی سیاسی و بڕیاری ڕێکخراوەی خۆیدا ئەوەی چەسپاندووە کە پرۆژەی کۆکەرەوەی ناوماڵی کوردە و بەشێک نییە و نابێت لە پەرتەوازەیی. بۆیە بڕوای تەواومان بەکاری هاوبەش هەیە بۆ دەرباسکردنی کوردستان لە قەیران و سەختی باری ئابووری و بژێوی خەڵک. لە ماوەی ڕابردوودا لە میانەی گفتوگۆکانی ئەم دوایەی نێوان هاوپەیمانی و یەکێتی نیشتیمانی کوردستان پاش ڕاوێژێکی زۆر و چڕ و پەر بەڕێز دکتۆر بەرهەم و کۆمەڵێک لە هەڤاڵانی یەکگرتنەوەی خۆیان کردە بژاردە و وازنامەی پێشکەش بە دەستەی دامەزرێنەر و ئەنجومەنی بەڕێوەبردننی هاوپەیمانی کردووە. پاش تاوتوێکردنی ئەم پرسە و بەڕەچاوکردنی دۆخی سیاسی هەرێم و عێراق و ناوچەکە بەڕێزەوە وازنامەکەی خۆی و ئەو هەڤاڵانەی بڕیاریان داوە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان یەکبگرنەوە پەسەند کرد. لێرەشەوە دەخوازین پێگەی سیاسی و کەسایەتی بەڕێز دکتۆر بەرهەم بخرێتە خزمەت بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستان بە تایبەت لەم قۆناغە هەستیارەی کە عێراق و کوردستانی پێدا تێدەپەڕێت. بەڕێزان، دووپاتی دەکەینەوە کە هاوپەیمانی وەک پرۆژەیەکی سیاسی و مەدەنی و بەهاکانی هاوپەیمانی بۆ خزمەتی خەڵک و برەودان بە چاکسازی بەردەوام دەبێت. سەبارەت بە بڕیاردان لە شێواز و چۆنێتی بەڕێوەبردن و کاری ئایندەی هاوپەیمانیش بەم زوانە کۆبوونەوەی فراوانی هاوپەیمانی ئەنجام دەدەین. هاوپەیمانی دیموکراسی و دادپەروەری لەگەڵ ڕێز و حورمەتمان بۆ هەموو لایەک